ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەگەر هیچ گرفتێک بۆ موچە دروست نەبێت دەگوترێت لەم هەفتەیەدا تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەگاتە وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان. بڕیارە سبەینێ وردەکاری بکرێت وردبینی بکرێت بۆ لیستی موچەی مانگی سێ ئەگەر هیچ گرفتێک نێتە پێشەوە لەم هەفتەیەدا دەگوترێت موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەنگە موچەکانیان وەربگرن. بەڵام دوو کێشە هەیە. ئەگەر وەزیری دارایی وەکو کێشە سەیری بکات و کێشە بۆ موچە دروست بکات ئەکرێت لەسەر ئەم دوو بابەتە جارێکی دیکە کێشە بۆ موچەی موچەخۆران دروست ببێت. ئەویش یەکەمیان میزان مراجعەیە کە ئێمە بە کوردی پێی دەڵێن تەرازوی پیاچوونەوە، هەروەها لەگەڵ ئەو 48 ملیار دینارەی کە وەکو داهاتی ناوخۆ حکوومەت هەرێمی کوردستان لە مانگی دوو ڕەوانی وەزارەتی دارایی عێراقی کرد. ئەم دوو بابەتە جارێک دیار نییە ئایا دەبێتە کێشە یا خودنا، بەڵام ئەوەی کە هەموو لایەک تۆزێ بە گەشتبینیەوە تەماشای دەکەن ئەوەیە کە گوایە پێش جەژنی ڕەمەزان ڕەنگە موچە دابش بکرێت. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز کاروان یاروی سم کردووە ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکاروان زۆ بەخێر بێت. زۆر سپاس. تەندروستیتان باشە شکر. سپاس دەکەم بەخێر بێت. کاکاروان دەگوترێت سبەینێ ڕەنگانی وردبینی بکرێ بۆ لیستی مانگی سێ. بەڵێ. بەڵام ئەو دوو بابەتەی من باسم کرد ئایا هیچ گرفتێک دروست دەکات بۆ لیستی موچە هەم داهاتی ناوخۆکە کۆتەزانی کەمی کرد کەم ئەم مانگی پێش و کەمتریان نردووە مانگێک 51 ملیار بوو کە ڕازی نەبوو مانگی 248 ملیار هێدرا. بەڵێ خۆی لە ڕاستی ئەوەی کە پەیوەندی بە لیستی موچەوەیە وردبینی تەنها لیستی موچەیە. ئەمە پرۆسەیەکە جیای پرۆسێکی بەحث حسابیە و هەم ڕقابەی مالی ئیتیحادی و هەم وەزارەتی دارایی ئیتیحادی وردبینیەکە لە لیستی موچە. ئەمە مەسلەی پرۆسەی وردبینیەکە لە ڕاستیە مانگەکانی پێشووە تایبەتی ساڵی ڕابردوو و سەرەتای ئەم ساڵش کە ئیتیفاقێکی تازە کرا لەسەر موچە مانگی ڕابردوو تۆزێک دواکەوت بەهۆی تاواکردنی وردبینیەکەەوە بوو. لەبەرەوە تەسەوەرکەم ئەم مانگە وردبینی ئاسانتر بێ. باش کە مانگی ڕابردوو دواکەوت کۆمەڵی گرفت هەبوو عێراق داوای کرد حکوومەتی ئیتیحادی داوای کرد کە ئەم گرفتانە چارەسەر بکرێن. ئەو گرفتانە بەشێکی چارەسەر کراون. بەڵام وەکو تەحسیل حاصل وەکو ئجراعاتێکی حسابی هەموو مانگێک یعنی وردبینی لیستی موچەی هەرێمی کوردستان ئەکرێ. ئایا ئەم مانگە خوا نەخواسە کەم و کورتی چیتری تایە حکوومەتی عێراق وەزارەتی دارایی عێراق ڕقابەی مالی ئیتیحادی داواکاری چیتری هەیە لە حکوومەتی هەرێمە مەشتێکی ترە. بەڵام وەکو پرۆسەکە مانگی ڕابردووە پێ اتفاقی کە سەرەتای ئەم ساڵ کرا و مانگی ڕابردوو دوا کەوتەکە زانوتیان وردبینی تاون نەبووە. بالفعل ئێمە چەند جارێک بەدادا چوومان کرد لەگەڵ وەزارەتی مالیە وتیان وردبینی تاون نەبووە. راپۆرتی وردبینیەکە نەهاتووە کە وەزیر ببینێ وەزیر قرار بدە یعنی تەمویلی موچە بکە یا خود موچە نەکرێ بۆیە بە هەموو ئەگەرێکەوە مانگە وەکو لیستی موچەکە تەسەوەرکەم وردبینیەکە کێشەیەکی ئەو تۆی نەبێ. بەڵام دێینەوە سەر مەسەلەی جارێ مەڕ نەچیتە سەرەوە. من ئەگەر یعنی ئێمە لە مانگی یەکی شاژۆمان لەم قسانە بوو کە وەزارەتی ئەم دارایی هەم بەشێک لە پەرلەمانتارەکانیشیان و کێشە بۆ موچە دروست نابێت لەسەر مەبنای لیستی مانگی یەک مانگی دووش هەمان شێوە لیستەکە اتفاقی تازە کرا سەرەتای ساڵ اتفاقی تازە کرا بوو. بەڵام قسەکەم لە ناو خودی لیستەکایە بۆ نمونە بە هەزاران کەسی تیا بوو کە کارتی بایۆمەتریانە و بەزاران کەسی تیا بوو ناوی دایکی نەبوو ناوی سیانی نەبوو هەروەها ڕۆژی دامەزراندنی تیان نەبوو کە ئەمانش بەڕاستی یعنی کۆمەڵێک وردەکارین دەبێت هەبێ لە ناو لیست. ئەخر بۆ یاڵێم یعنی ئەو گرفتانە مانگی ڕابردوو دەستیشان کراوە ئەبێ بۆ مانگە حکوومەتی هەرێ مانگێکی لە بەردەسە بۆ ئەبێ بۆ مانگە چارەسەر کرابێ
و تۆ بتەوێ لە ڕاستیە لیستی جەخوتیان موچە شاندێکی چۆ بۆ هەولێر خۆ ئەمەی کردووە کە چیار واش بڵێ بتەوێ لیستی موچە نا ئەم وردبینەی مانگی پێشوو لەسەر ئەساسی ئەتیفاقێ بوو کە سەرەتای ئەم ساڵ کردیان وەزیری دارایی و وەفدی هەرێم هەفتەی لە بەغا بوون لەگەڵ تەیفسامی وەزارەتی دارایی عێراق ڕێککەوتن لەسەر کۆمەڵک ڕەوشێن مانگی دوو بە حەساب مەجێبەجێ کرا بەشێک لەو ڕەوشێنانە بتەوێ لیستی موچە کێشەی تیانە بێ کێشەی تیابێ بەڵام کێشەکان بە شێوەیەک نەبن کە ئەرقەلە دروستکەن لە بەردەم تەمیرکردنی موچەی هەرێمی کوردستان ئەگینا تۆ بتەوێ ملیۆنێک و 200,000 سەروی 200,000 موچەخۆری هەرێمی کوردستان گرفتی تیانە بێ دوو پرۆسەی جیاواز حکوومەتی عێراق سیستەمێکی حسابی خۆی لیستی موچەی حسابی خۆی هەبووە ئێمە 10-12 ساڵە لە عێراق دابڕاوین خۆمان ئابووری سەر بە خۆمان بە حەسابە بووە خۆمان سیستەمێکی حسابی مالی جامان هەبووە لە عێراق ئێستا ئەگەر ملاحەزە بکەی مانگی ڕابردوو ئەمان چیان کرد مانگی ڕابردوو حتا هەندێک وحدەی حسابی کە لە هەرێمی کوردستانەیە زیادەیە حکوومەتی عێراق داوای کرد دابخرێ هەندێکی لە عێراق هەیە لێرە نییە ئەبێ بکرێتەوە یعنی ئەبێ وەکو یەکی لێ بکرێ مادام ئێمە حکوومەتی اتحادی تەمیلی موچێ حکوومەتی هەرێمەکە ئەبێ لیستی موچەکەمان سیستەمی حساباتمان وەکو حکوومەتی اتحادی بێ لە ڕاستیە زۆر باش تۆ تاوا بووی بەڵێ جاوەرۆ سەر ئەو دوو کێشەی کە من کێشەکەی تێر مەسلەی حسابی بانکی بوو کە مانگی ڕابردوو هەم داوایان کرد مەسلەی تەوتین ناجارە مەیە سەر تەوتی ئەخنایکێک لە کێشەکان مانگی ڕابردووە بوو کە داوایان ڕاست ئەخ تۆ ئەگەر با ئەم دوو کێشەی ئێستا بۆ نمونەگە میزان مراجعەکە لەگەڵ داهاتی ناوخۆیەکە میزان مراجعە ئەبێ لەگەڵ لیستی موچە بینێرن یعنی ئەگەر پێش لیستی موچە نەنێت ئەبێ بینێرن چونکە تۆ کە حکوومەتی اتحادی ئەم پرۆسێکی بەحت مالیە من اختصاصم مالی نییە بەڵام ئەبێ بینێرن تۆ مانگە موچەتە داتێ خۆ بێت تۆ بۆ مانگی داهاتوو لەگەڵ لیستی موچە یاخود پێش لیستی موچە میزانی مراجعە بنێری کە چۆن تەوزیعت کردەوە چیت لێ کردووە بەڵام ئێمە مانگی ڕابردوو ئەمە داوای حسابی بانکیان کرد ئەم حسابی بانکیەک ئەمە کێشە گەوراکەیە کە لە یەکەم ڕۆژی قراری محکمەی اتحادی و هەتا ئێستا یەکلا نەبووتەوە ئێستا وردە بەرەوە چی حکوومەتی اتحادی لە کێشەم نییە تۆ ئەژماری ئەلکترۆنی مۆزەفم بەرێ یعنی بەیاناتی ئەلکترۆنی مۆزەفم بەرێ تر ئەژماری منە تەوتینە چییە و کێشەی نیە داوایەکە ئەمە مانگی ڕابردوو کە ئێمە بەدادەچوونمان کرد لەگەڵ وەزارەتێک لە کێشەکانەوە بوو ئەڵێ ئێمە پار پێمان وتون ئەڵە پار بە حکوومەتی هەرێمان وتووە تا کۆتایی ساڵی 2024 مۆڵەتانەیە مەسلەی هەژماری بانکی بۆ مۆزەف بۆ موچەخۆر یەکلا بکەنەوە ئەمە شێکێک لە کێشەکانی وەداری ئەم مانگە من نەبێتە گرفت بەڵام ئەوەی کە ئەساسیە لیستی موچەکەی وردبینەکەی تەوابێ بەبێ کێشە بێ مەسلەی داهاتی نانەوتی من نازانم 48 ملیاریان خستە سەر ئەژماری حسابی بانکی اتحادیە بانکی مرکزی لە هەولێر نازانم اتفاقیان لەگەڵ حکوومەتی اتحادی چۆنە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مانگە بەڵام بەدڵنیایی و بڕەکەمە و بڕە نییەکە حکوومەتی اتحادی چاوەڕێیەکە بەڵام لە بەرامبەر چەند ینی بە تەسەوری جەنابەت چەند خۆیانەمان کات خۆی کە مفۆزاتیان کردوە کاتی خۆی بوونێتۆ لەوە 320 میلیارد کاکە نازانی و ڕۆژێک دێت حکوومەتی عێراق خۆی موچێدا وەڵێ فەرموو نیوەی داهاتی نانەوتیم تەسلیم بکە حکوومەتی هەرێمی کوردستان ماگانە تەخمیناتی خۆیەکە چەند داهاتی نانەوتی هەیە نیوەی نێرێ بۆ ئەخاتە سەر حسابی بانکی مرکزی حسابی با بڵێن وەزارەی مالی عێراق لە بانکی مرکزی لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان بیانووی خۆی هەیە یعنی بیانوەکەشی تا ڕادێک تەواوە ینی کێشەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆ بەس موچە نییە تۆ موچەی خەڵکەدەی باشە حکوومەت بە چی بەڕێوەچی خۆ بێ بجێ تەشغیلی دەبێوانە تۆ لە بەرامبەرە پشکی هەرێمی کوردستان لە قانونی موازنە بجێ تەشغیلی هەرێمی کوردستان نەنێری حکوومەتی اتحادی وام حکوومەتە ینی ڕغمەوەی کە بڵێن خزمەت گوزاریش کەم بوو بێتەوە پرۆژش وەستابێ بەڵام لە بەرامبەرە قوتابخانەکانەیە نەخۆشخانەکانەیە کەرتی کارەبا وزە هەیە مەحەڵەی کارەباکان گرێبەستەکان ئەبێ بۆ ئەوە بەکار بهێنرێ بەڵام تۆ بڵێ حکوومەتی اتحادی بڵێ هەمووی بنێرە یاخود بڵێ ئەم مانگە بڵێ ئەمە کەمەم مانگە بڵێ زیاترم بۆ بنێرە ئەبێ مڕاعاتی ئەوەش بکرێ کە حکوومەت پێویستی بە بوجەی تەشغیلیە بەڵام کاک سامان پرسیارە ڕئیسیەکە چییە
هیوادارین ئەم پەرلەمانی کوردستان کە هێشتا بەڵێ نەکەوتە سەر پێی خۆی کە حکوومەت تشکیل بوو هیوادارین ئەم کابینەی دە میزانی هەبێ بودجەی هەبێ یاسای بودجەی هەبێ کە یاسای بودجەی هەبوو ئەو کاتە ئێمە تقریبان 14 ساڵەکە بیانوە بۆ کە ئەزمەی مالی هەبوو لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی هەبووە و ئەو لەوێت لە هەرێمی کوردستان بۆ ئەو بووە ئەو نەوتەی فرۆشراوەوەی داهاتی نانەوتی کۆ کراوەتەوە گومرگ و زەڕی بە و داهاتی ناخۆی موچەی پێدراوە ئیترای موچەیە بە لێبڕینەوە بۆ پاشکەوتەوە بووە بە مەسەرەن لە ساڵێکە هەشت نۆ موچە دراوە بەڵام بیانوەکانەوەی حکوومەتی هەرێمەڵێمە ئەزمەی مالیمان نەبوو بەڵام مادام ئێمە ئێسام ئەزمەیە تا ڕادەیەک چارەسەر بووە و لەگەڵ عێراق ڕێکەوتن کراوە و عێراق موچەی هەرێمی کوردستانەدا و قانونی موازنەمان هەیە قەراری محکەمەی اتحادیمان هەیە هیوادارین کە کابینەی داهاتوو بودجەی هەبێ بۆی بودجەی هەبێت نەجاتمان هەبێ لەم کێشانە و یەکێک لە مەرجەکانی ئێمە وەکو یەکێتی کە لە مفاوەزات لە نەخشە ڕێگەی ئەو نەخشە ڕێگەی کە دیدگای هاوبەشی هەردوو لایە بۆ حکومڕانی ئەوەیە کە ئەبێ حکوومەت هەموو ساڵێک میزانی خۆی هەبێ قانونی مەشروعی قانونی موازنە بڵێ ئەبێ بینێرێتە پەرلەمان و پەرلەمان پەسەندی کە ئەم پرۆسەیە بەشێک لەم کێشانەمان بۆ چارەسەرەکە و بەرچاوڕوونیەک ئەداتە حکوومەت ساڵانە مەسەن خەرجی چەنە داهاتی چەنە و مەسلەی خەرجی و مەسروفاتی وەزارەتەکان مەسلەی تەعینات ئەمانە توانن لە قانونی موازنەوە ئەم حکوومەت دەبێ قانونی هەبێ ئەمە یعنی من ئەخریکێتی پێداگرە بێت لەسەر ئێمە پێداگرین لەسەرەوە بڵێ ئاخر ڕەنگە وەکو ئەوەی لێ بێت کە کاروان ئێوە پاوەکو پەرلەمانتار وەکو حیزبیش لە کاتی بانگەشەی هەڵبژاردنیشتا زۆر پێداگیریتان لەسەر مەوزوعی تەڵتین نەکرد ئەمەی کە من باسیە کە مەسەلەیە بێ کابینەی ژێرباری هەژماری منە نانشتە ژێرباری هەژماری من دێمە سەرەوە با جارە جوابی ئەوە بدەمەوەی قانونی بودجە بێ ساڵانە حکوومەتی هەرێمەی بێ خۆ ئەمە شتێک نەبووە ئەمە من ئێستا باسیەکەم لە مفاوەزاتە لە پشت پەردەوە باس کراوە لەگەڵ برادرانی پارتی ئەمە شتێک نەبوو بڵێ بۆ مجاهیدی ئەعلامی بێ شکر حملەی انتخاباتیش نییە بۆ حملەی انتخاباتە ڕەنگە چوار پێشمانێکتر پێویستیما پێ بێ بەڵام نا ئەمە شتێکە بۆ باشتر بەڕێوەچوونی کاروباری حکوومەتی داهاتووە و ئەمانە ئەو داواکاریانەی کە ئێمە بۆ تشکیلی ئەم حکوومەتە هەیمانە بەشێکی زۆری کەم و کوڕی ئەم کابینەی ئێستن کە لە ساڵانی ڕابردووە کەم و کوڕی بووە لەمپەری گەورە بووە لە بەردەم حکومڕانی لە بەردەم خزمەتگوزاری بۆیە ئێستا ئێمە دەرزمان لێ وەرگردووەوە بە تەجروبە سەلمێنراوە کە ئەوانە کێشن بۆیە بێ لە کابینەی داهاتوو لە ڕاستیە مە چارەسەر بکرێەوە مەسلەی حکوومەت کە قانونی موازنەی بۆ حکوومەت نییە چییە ینی لە هەندێک وڵاتە ئێستا من بە حاڵەتێک پێش سەر ساڵ لە ئوردن بوو لە تەلەڤزیۆن و ڕادیۆ لێ متابعەم کرد پەرلەمانی ئەوێ خۆ پەرلەمانی زۆر ئەکتیڤیش نییە لێ سیستەمی حکووم مەلەکیە پاشاییە مشتومڕ رامو لەسەر قانونی موازنە پرسیارم کردووە بۆ مشتومڕیانە وتیان ئێستا مانگی دوانزەیە بێ پێشێکی یەک قانونی موازنەی 25 حاضر بێ حکوومەت کە بوو بە یەکی 25 قانونی موازنەکەی لە بەردەست یازانی چییە کام ساڵ بەڵام ئەوە تێمە لە مانگی سێین ئەو خەرکە چینە مانگی چوار هێشتا تا ئێستا حکوومەتی اتحادیش خشتەی بودجەی نەناردۆ بۆ ئێمە بزانین بۆ مانگی بۆ ساڵی 25 چییە کام چیناکە خەرجی چییە داهاتی چییە دەرەجەی تەعیناتی هەیە نیەتی داهاتی نانەوتی چەنە داهاتی نێوتی چەنە حکوومەتی عێراق شەو کێش هەیە گەر مەلا حەزە بکەن ئێمە بودجەی 23مان لە کۆتای 23 پەسەند کرد لە عێراق بڵێ پرسیارەکە وەڵام نامەوە من لیستی موچەکە خشتەی بودجە قسەمە بێت بەڵام ئەوەی مۆزوعی تەڵتینەکە مۆزوعی تەوتین جۆرێک لە پاشەکشێ هەیە پاشەکشە نییە ئەگەر ژێرباری هەژماری من هەیە ئێتر من حەقم نییە بەوەی کە دوای سکاڵاکەی سەرۆکی بۆمار دادگای فیدرال جۆرێک لە جۆرەکان ئێمە پاشکەس بوویەوە لێ پاشکەسبوونەوە ئێمە حەزبین و بەشێکی لە حکومڕانی ئەم لە هەرێم هەم لە بەغداش یعنی بە نووسراوێک بە وەرەقەیەک بە قەرارێک ئەمەمان نەکردووە تا ئێستا ئەگەر بۆ چوونێک وترابێ ینی بۆ چوونە ینی تەفسیری واکرابێک کە یەکێتی پاشکەس بۆتەوە نەخێر ئەگەر پاشکەس بوونێتەوە ئێمە کە من تۆ قسەکەین تا ئێستا داوەمانێ لە محکمە ئیداری لە بەغدا پێش پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی شکاتیان لە حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی کردووە لە بەرامبەر
جێبەجێنەکردنی تەوتین ئەمە یەک دوو ئێمە وەسیقەمان یعنی 150 ئیمزای هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراقمان کۆ کردوێتەوە یعنی ئەو ڕۆژە کە ئێمە 150 مان کۆ کردوێتەوە 150 ئیمزا 200 پەرلەمانتان لەناو پەرلەمانە بووە چونکە بە معادلی ڕێژەی یاسایی دانیشتەکانی پەرلەمان ناکاتە 180 بۆ 200 پەرلەماندا 150 ئیمزامان بە یاداشی ڕسمی و بە کتابەوە داوەتە حکوومەتی ئیتیحادی و بەدەستی ڕادەستی بەڕێ سوودانیمان کردو وەگەر پەشیمان بووینێتەوە ئێستا چوین داواکەمانە کشانەوە و ئەم شتانەمان نەموویە کشانەوە نەخێر پەشیمان نەبووینێتەوە بەڵام با ڕاستیەک بۆ خەڵکی کوردستان بڵێن بۆ یەکەم جار من ئەم ڕاستیەکەڵم حکوومەتی ئیتیحادی جددیە لە مەسەلەی تەوتین بۆ معنایە کە محکەمەی ئیتیحادی کردوێتی قەرارەکە محکەمەی ئیتیحادی داوێتی بۆ ئێمە حزبێکین وەکو دەیان حزب کە لە حکوومەتەکەی بەڕێ سوودانی بەشدارین و حزبێکین لە هەرێمی کوردستان لەو دوو حزب ئەساسیین کە حکومڕانیەکی بەڵام واقعی هەرێمی کوردستان نەزانن یعنی واقعی حکومڕانی جومگەکانی حکومڕانی قەراری حکومڕانی بە ئەساسی لای پارتی بووە یعنی لای ئێمە نەبوو ئەمە یەک دوو قەراری محکەمەی ئیتیحادی حکوومەتی ئیتیحادی ملزمە جێبەجێیکە محکەمەیەکی عێراق قەراری دا و حکوومەتەکە عێراق خۆی جێبەجێ ناکە ئێمە چی بکەین ینی بەعکسەوە ئێمە زەختمان کردووە لە بەڕێ سوودانی لە وەزیری مالیە لە پارێزگاری بانکی ناوەندی کاک ئەم قەرارە هی خۆتانە هی محکەمەی خۆتانە لە بەغدا هی محکەمەی ئیتیحادی خۆتانە بۆ جێبەجێ ناکەن حکوومەتی ئیتیحادی مصر نییە لەسەر جێبەجێکردنی نانێ ئەزمە دروستکەن ئەقارە مە شوای کردو گەیکەتی پاشەکشەی کردووە لێ نا پاشەکشەمان نەکردووە ئێمە هەوڵی خۆمانڵێ ئێمە تێنەگەیشت بووی لە ژماریمە بە دوای کە ڕوونیان کردەوە پرۆژێکی زۆر باشە خۆنەیوت پەسەندمان کردو و خۆنەیوت هەژماری منمان پەسەند کرد و ئەوە ئیتر وازمانە تەوتین هێناوە ئەومان نەوتووە ئەگەر بی و تایخۆ سەرۆکی حەزب تەوجیهاتەدا بە ئێمە لەش کاتان کردو لە محکەمە بڕۆن سەحب بکەن و ئیتر ئەوە دیفاع لە تەوتین مەکەنەوە ناوامان بڕیارەکەی دادگایشتە بەرژەوەندی هەژماری من دەرنەچوو یعنی کە باس لەوە کە ئەو بانکانەی کە محکەمەی ئیتیحادی من حرمەتمێ بۆ محکەمەی ئیتیحادی محکەمەی ئیتیحادی يعني دوسية جارمي كردوا يعني تو قرار دي باش لا قانون لا قضاء قرار بما توضيح محكمة اتحادي كقراري دا قراري دا كبرقية كمي قراري محكمة اتحادي بو شار سركني كي شيء موتشا علي ابي توطين بكري نصا علي ابي توطين بكري لرقاي مصارفي اتحادي حكومي خارج حدود اقليم كردستان يعني ما بس يوبان كان خارج اتحادي حکومی خارج حدود اقلیم کوردستان دوای دی چیه که برادرانی پارتی چون ولا هندێک لە سەرکردەی شیعەکان باش کە هەژمونیان بەسەر محکەمەی ئیتیحادی وەیە کاک ئەمە ناکرێەوەمەوە نابێەوەوانە و برادرانی پارتی هەنێ لۆبیان هەیە لەسەر بانکی مرکزی و لە بانکی TBI ئەوان ئەمەیان بەکارهێنا محافظی بانکی مرکزی ڕۆژێ دوای قرارەکە علی علاق مدیری عامی بانکی TBI بە بەلای سوودانی ئەڵێ پرسیاری لێ بکە ئایا توانیت تەوتینی هەرێمی کوردستان کە لە ناتوانم بیکەم چونکە پێمان ناکرێ هەرێمی کوردستان من چۆنە هەموو وەزەفە تەوتین بکەم لە کاتێکە ئەمە منطقی نییە هەموو موچەخۆری هەرێمی کوردستان ناگاتە هەموو موچەخۆری محافظەی بەغداد ناگاتە بەشێک لە بەسڕە و بەغدایانی و ئەوەی کە تەوتین ئەوان وا بچووکی کەنەوە حەسری کەنەوەی کە بانکێکە بێ خۆی تەنیابیکانە خێوان نییە بانکەکە چی عەق دەکا لەگەڵ کۆمەڵێک شەریکاتی ترا من لە بەغاکی کاردوانێ شەریکات منفەزێکی کرد لەبەرەوە وتی بردمانە لای سوودانی بە سوودانی تۆ گوێ بگرەوە مدیری بانکەکە لە من ناتوانم بیکەم باشە مدیری محافظی بانکی مرکزی لەگەڵ تەوتین نییە بەو قەرارەی محکەمەی ئیتیحادی لەگەڵ هەژماری منایە مدیر عامی TBI لە بەغدا لەگەڵ هەژماری منایە ئایا ئەمە منطقیە ئایا دافعی ئیداری و حسابیە ناتوانن یاخود نەخێر لۆبی پارتیە لەسەریان من پێم وایە بەشێکی لۆبی پارتیە بێزینی وەکو پارتی کە ئەو ژەوەژمونە بەسەر بانکی مرکزیە بسەپێن ئێمە ماوەیەک لەمە پێش خواکەکەن ماوەیەک لەمە پێش ینی هەر دروستە بڵم کە دکتۆر بڕیارەی و بانکی ڕەشید و ڕافیدەین لقەکانی لە سلێمانیە کرێتەوە علی علاق هات بۆ ئێرە و ژووری بازرگانی ناوەی ئەوەی کە ئەو سنتەری کرایەوە ئەزانم بەڵام مە بسمە یان لقەکانە کرێتەوە ماوەیەک زۆر ئەمە بڵاو بوویەوە ئێمە بەڕێز سوودانیمان وتمان ئێمە لە سلێمانی مڵکی ڕافیدەین مڵکی لە سلێمانی کاکە لە کورسانە تقریبا 24 مڵکی هەیە ڕافیدەین کاتی کۆنە جێماوە بۆشی تر بەکارهێنێ وتمان ئێمە ئەوە قەرار بدەن ئەو مڵکانەی ڕافیدەینیان دەینەوە
تەسلیمیانەکەین و بانکی ڕافیدەنکەینەوە. ئێمە دکتۆرە نەرمین نوێنەری ئێمە لە لەژنەی مالیە دەجار کتابی کردو بۆ عەلی عەلاق محافزی بانکی ناوەندی کە لقێکی بانکی ناوەندی لە سلێمانی بکەنەوە بە لقیش قەینا بیکەن بە نووسینگە نەیان کردوێتەوە. ئەنگلیانەمان بەڕێ سوودانی وت بەڕێ سوودانی وتی من کتابەکەم بۆ حکوومەتی هەرێم من یعنی سلسلەی مخاتبەکردنی ئێمە و مراجعکردنی ئیداری ئێمە لەبەر حکوومەتی هەرێم با بڵێن ئەقلیمێکی فدرالیە لە ناو قواری فدرالی عێراق منە بێ مخاتبەی ئەوکەم کتابم وەکو جواب مناداتەوە. ساڵێکە کتابیان کردو عێراق کتابیان کردووە بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەی مالیە حکوومەتی هەرێمی کوردستان کایە ڕەزەمەندی بفەرمون بەکردنەوەی نووسینگەیەکی بانکی مرکزی لە سلێمانی جواب نادەنەوە بانکی نایەنێ بکرێتەوە حکوومەتی پارتی نایە بکرێتەوە لە زەرەرەتی لە زەرەری خەڵکانیە تەمعانە و ڕەنگەوە لە ڕوانگەی خۆیەوە بەرژەوەندی حزبی خۆی وابی خوێنێتەوە کە خراپە ئەو بکرێتەوە ئەو بانکانە بکرێتەوە گینا حکوومەتی اتحادی کتابی کردووە خۆ بەڕێ سوودانی ڕاستیش کردوی من لەمە زیاتر چی بکەم ینی خۆ ناچم بەبێ پرسی هەرێمی کوردستان کە من بەیانی وەکو ئجراعاتی ڕسمی مخاطباتی ڕسمی لەگەڵ حکوومەتی هەرێمی کەم خۆ ناچم بەبێ پرسی حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی فەرعیان بانکانە بکەمەوە. زۆر باشە ئەگەر مۆزوعی پێکێنانی کابینەی دەیەم حکوومەت بەڵێ چ گۆڕانکاریەک لەم دۆخە دروستەکە؟ وڵی خۆی ئەبێ گۆڕانکاری دروستکە ئەگەر ئەم کابینەی تازە نەتوانێت گۆڕانکاری دروست بکە و نەتوانێت تەجاوزی ئەو کێشانە بکە کە ئێستا پێوە ناڵێنین دروست نەبێ باشترە و ئێمە وەکو یەکێتی تەسەوڕەکەم درکمان بەوە کردبێ ینی کە بەبێ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێمە 4-5 ساڵە پێوە ناڵێنین ناچین ناو کابینەوە بۆ یەگەر ملاحەزەکەن ماوەیەکی زۆر داواکاریانە بە بەشێکی زۆری ڕازی بووە بەڵام ئایا لە ئەمری واقع ساڵێ 2 ساڵتر جێبەجێکە یاخود نا ئەمە گرفتەکەیە ینی بەشێکی لە ئێمە کاکە پارتی قەراری محکەمەی اتحادی جێبەجێ ناکە لەسەر تەوتی قانونی موازنەی جێبەجێ نەکرد حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەند بە مەسەلەی موچە و تەوتین ئەوانە لەبەرەوە مەرجە گرنگەکە ئەوەیە ئایا جێبەجێکە ئەو کاتە جێبەجێ نەکرد ئێستا زۆیەمە قسە بکەین ڕێتەوە خۆ علمی غیبت پێێنێ ڕێکەوت نەکەی ئەگەر جێبەجێ نەکرد دوای تو ئالەتی خۆتەیە چۆن معامڵەی لەگەڵ تقریبا ئەم سینناریۆ هەر دووبارە بوویەوە نه ئەم جارە تەسەوەڕ ئەم جارە نوێی شاهەمان حاڵەت ڕوویە ئەم جارە گەران بوو ماوەی جێگری سەرگۆزیران بەشێکی نیگەرانەکەمان ئەوەیە نیگەرانەکەمان ئەوەیە کە کاکە کابینەی نۆ کە تشکیل کراوە من بەدەستی خۆم تایپم کرۆ نووسیومە ڕێکەوتنی دابشکردنی پۆستەکان بەدەستی خۆم چکەم لە مەکتەبی سیاسی مەسئولی ئیعلام بووم بەدەستی خۆم یعنی ئەزانم مینەکە چۆنە بەشێکی زۆری جێبەجێ نەکرا لە پۆستەکانشە بەشێکی زۆری جێبەجێ نەکرا. ئەم جارە گرنتی چییە بۆ نمونە جێبەجێ گرنتی خۆ تۆ علمی غیبت نییە تۆ حزبی سیاسی مفاوضات بەو شێوە ئەکەی کە بەشی زۆری داخوازەکانی خۆت جێبەجێ بکەیت جێ بکەیتەوە لە نەسی ڕێککەوتنەکە ئایا جێبەجێ نەکرا ئێمە حزبێکی گەورەین حزبێکی یعنی پارتی بەبێ ئێمە ناتوانێت لە هەرێمی کوردستان حکومڕانی بکات چۆن بەبێ ئێمە نەیتوانی حکوومەت تشکیلکە ئەو کاتە قسەی ترمانە بێ بەڵام ئێستا ئێمە وەکو ئەفترازی یعنی وەکو گریمانە لە ئێستا بڵێن وەڵاو پارتی ئەگەر جێبەجێ نەکرد واکەین ئەوە ئەبێ هەڵی گرن بۆ هەلومەرجی خۆی بۆ بارودۆخی خۆی. زۆر باشە خشتەی بودجە بۆ تاوەکو ئێستا ناتۆتە پەرلەمان و دەنگی لەسەر کێشەکە چییە؟ عێراق یعنی ڕاستە بەهۆی فرۆشتنی نەوتەوە بەرزبوونەوەی نرخی نەوت دارایەکەی باشە بەڵام اقتصادەکەی باش نییە ئابوووریەکەی باش نییە. بۆچی؟ عێراق اعتیمادی کولی لەسەر فرۆشتنی نەوتە موازنەی بۆ نمونە موازنەی 2023 کە ئێمە پەسەرمان کرد لە پەرلەمان تقریبا 200 تریلیۆن بوو ئەنا 17 تریلیۆنی نانەوتی بوو 183 تریلیۆنی اعتیمادی لەسەر نەوت بوو یعنی تۆ تقریبا 190 عێراق اعتیمادی لەسەر فرۆشتنی نەوتە. هەلومەرجی تازە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە شەڕی ئۆکراین و رووسیا لە ئانوساتیوی ڕابگیرێ مەسەلەی شەڕی غەزە تا ڕادێکی لەسەر ینی فرۆشتنی نەوت ئەگەر نرخی نەوت دابەزێ عێراق پار و پێراریش کوتێنانی هەبووە و کێشەی سویلەی نەقدی هەبووە
پارەی نەقدی نییە ئێستا دۆلار بۆ بەرز بۆتەوە لە بازار دینار کەمترە ئێستا پرسیار کە دینار لە بازار کەمترە عێراق ئەم گرفتانەی هەیە ئەمە یەک دوو ئەمە بەشێکی ینی کە باسم کرد ساڵانی ڕابردووش ئێمە 2023مان پەسەند کرد لە کۆتایەکەی بوون بجێ 2023مان پەسەند کرد خۆی لە ڕاستی حکومە دەبێت زووتر ئەمە بنێری زووتر بینێرێ بۆ ئێمە بتوانین فریاکەوین خۆی ئەبێ پێش ساڵ پێش دەست پێکردنی ساڵەکە بێ حاضر بێ قانونی موازنە بەڵام ئێمە کاک سامان ئێستا دوو سبەی دانیشتەکانی پەرلەمان دەست پێ کاتەوە ئەگەر دەست پێ بکاتەوە چونکە نیانێشتەوە مانگێکە لەسەر کێشەی حەژی شعبی نایڵن قانونی حەژی چی بۆ حەژی شعبیکانەوە گرنگە وڵات قانونی حەژی شعبی قانونی کاتە پەرلەمان ماوەیەک لەمەوبەر ئێمە خوێندنەوەی کەم دووەمان بۆ کرد خانەنشینی امتیازاتی حەژی شعبی بە پێم قانونە هەرچەنە ڕوئایەکە بوو کە نابێت لە دەوڵەتێکە داخلێ بە جۆرە خانەنشین ببیە دیفاع بە جۆرە خانەنشین بێ مخابڕات و دەستگابنەکان بە جۆری حەژش بە جۆری ئەبێ سیستەمێک امتیازی زیاترە ئەبێ سیستەمێکە بێ لانی کەم سنی تەقاعودی تەمەنی تەقاعودی یەک خەین وەلانی کەم بە دەرماڵە قەیچێکە نا من لەگەڵەوەم بەیانێکێک لە مخابڕات ئیشەکە شوێنەکەی حساسە دەرماڵەشتی جیاواز بێ جێش جیاواز بێ بەڵام نا ئەمان کێشەی ناخۆی خۆیانەیە بە پێی ئەم قانونە کە نردویانە بەڕێز مالیکی بەڕێز قەیس قەزعەلی لەگەڵەوە ئەم قانونە دەنگی پێ بدرێ بڕوە ئەگەر دەنگ بدرێ بەم قانونە جێبەجێ بکەین بچێت دەبواری جێبەجێکردنەوە لە هەنگاوی یەکەم 3 بۆ 4 هزار قیاداتی حەژی شعبی فەرماندەکانیان لە خەتی یەکەمەوە لە سەرۆکی هەیەی حەژی شعبی دەست پێەکە کە بەڕێز فالح فەیازە بۆ هەندێک قیاداتی تری بارزی حەژی شعبی تا هەندێک خوارەوە لە بەرامبەرە بەڕێز هادی عامری و فالح فەیاز پیان وایە ئەمە جۆرێک لە انقلابی سوی بەسەر حەژی شعبیە دۆخەکەی ئەوە نییە لە پڕات 4000 کەس بنێریتە ماڵ جاتخوا ئەوە زۆر گرنگە ئەو قسە بیر نەچێ ئەمە حەقی هەیە بەسەر ئەو سزانەی ئەمریکا بۆ کەسایەتیەکانی ناو عێراق و بۆ نمونە ئەم هەوژمە گۆڕانکاریە کە ڕوو لە عێراق طبعا ینی مالکیش بۆ نمونە ئەوێت ئەمانە تۆزێک کەفە بکات و بیان گەڕێنەوە بۆ ماڵەوەی لە ڕاستیە بەڕێز مالکی ڕێی وایە کە هەرچەنەمە کێشەی ماڵی شیعەیە مەفاسیەکەین بەڵام بەڕێز مالکی ڕێی وایە کە ئەبێ حەژی شعبی بکرێ بە مؤسسە ئەڵێ کاک ئەوانە پیر و پەکەوتن با بشنە ماڵ و خەڵکی تازەبی مەسەن سە بەڕێز مالکی ئەڵێ 69 ساڵ فالح فەیاز کە ئێستا سەرۆکی هەیە حەژی شعبی 69 ساڵ تەمەنێتی یعنی لە عێراق لە 60 خەڵک تەقاعد دەبێ ئەگەر بڵێ 5 ساڵشی بۆ درێژ کرا بێتەوە شەهیدی هەبێ یا زندانی سیاسی 65 یعنی ئەو 9 ساڵی بردووە ئێڵێ با ئەو بڕوە لە بەرامبەرە عەبدولئەمیر یارەڵڵا فەریق عەبدولئەمیر یارەڵڵای تەرشیح کردووە کە ئێستا سوپاسالاری جێشی عێراق ڕئیس ئەرکانە پێی وایە بێمانە بنەواجێی حەژی شعبی خەڵکە مەسلەکی و ئەوانەی کە عسکەرین عسکەری ئەکادمین نیزامی بە تەمایەوەیە لە بەرامبەرە نا ئەوانەڵێن لەبەرەوە حەژی شعبی بە فتوای مەرجعی باڵای شیعەکان ئایەتڵڵا سیستانی سەماحەتی سیستانی دروست کراوە و ئەمە تەطەوعیە و جیهادیە اعتیادیە جیهاد و تەطەوعی تەمەنی ناوێ لەبەرەوە ئەمە کێشەکانیان قوڵ بووە مانگێک نیانێ جەلسە بکەین جەماعەتی بەڕێز مالێکی وەرز خەزعەلیان دەگە جەلسە بکرێ لە ناو کارنامەکە دەنگدان لەسەر خانەنشینی حەژی شعبی نەبێنیاڵین جەلسە بکرێ ناهێڵین یعنی نساب بشکێنن لە بەرامبەری شەبەرەکەی ئەودی و هادی عامری فالح فەیاز و ئەوانە یان دەگە جەلسە بکرێت تیا بێمە نایاڵین لە نەتیجە ڕێککەوتنێکیان ئەمەشە لە ناو خشتەی بودجێشە لە ناو پرۆژە نا تقریبا ناوکو بەسیراعاتەکە لە نەتیجە ڕێککەوتنێکیان کرد ئەو قانونیان سەحب کرد قانونێکی تازەیان نردووە ئەمە قانونی هەیکەلی حەژی شعبیە ڕێخستنەوەی هەیکەلی حەژی شعبیە بۆ ئەوەی لانی کەم وەڵامدانەوەی بەشێک لەو زەختانە بێ کە ئەمریکا و ڕۆژئاوای کرد لەسەر حەژی شعبی و سزادانی حەژی شعبی یانێ بە جۆرێک لە جۆرەکان بیکەنە مؤسسەوە جۆرێکەوە نەهێڵن ئەم گۆڕانکاریە کە کارمەکو ئاگاداربی ئایا هیچ سزا بە دوای خۆیانێ وەکو کەسایەتی وەکو بانک لە عێراق ئەو وەفدانەی کە چوونەتە ئەمریکا و ئەمریکیەکان لێرە ئەو وەفدە ڕسمیانەی عێراقیان بینیوە و ئەو نامە ڕسمیەی کە ئەمریکا لە ڕێی سەفارەتی عێراق لە واشنگتنەوە ناردوێتی بۆ عێراق هەمووی هەڕەشەی تایە و هۆشداری توندی تایەکە ئەگەر جڵەوی ئەم گروپانە نەکرێن کە ناویان گروپی مقاومەیەوە ئەگەر کۆتایی بەم هەژمونانە نەهێنن ئەوە ئەمریکا
بەڵێ سزای ئابووری عێراقەدا و سزای ئایا سزاکە باوەڕ ناکەم بڵێ حکوومەتی عێراق و دەوڵەتی عێراق بێ بە ڕەنگە ئەشخاص و گروپ و ئەوانە بێ و لەو وەفدانەی چێەوەی پەرلەمان کە چوەتە ئەمریکا وەفدی حکوومەتی عێراق چوونە ئەمریکەکان بە وەفدی عێراقیان و توانە مەلەفەکان هەمووی حازرە لەسەر مێزەکەی ترامپە لە کۆشکی سپیچ چاوەڕێی تەوقیتەکەی یەکەن. عێراق چۆن مامەڵە لەگەڵەمە عێراق ئەبێ بە وردی مامەڵی لەگەڵ ئەمە بکە یەکێک لە مەترسی هەرە گەورەکان کە ڕەنگە وانە خواستەگەر لە عێراق ڕوودا مەسلەی سزای ئابووریە لەوەسەر عێراق و عێراق وەکوەزانن باسی زۆر دارایەکەی مۆزوع دارایەکەی دارایەکەی عێراق ڕاستە پارەی زۆرە ئێستا عێراق بەڵام عێراق نەوتەکەی فرۆشە یانی ئەچێتە ئەمریکا پارەکەی و ئەمریکا ڕازی نەبێ پارەی خۆمانە پارەی دەوڵەتی عێراقە ئەمریکا ڕازی نەبێ ڕقەبی حسابی خۆمان ڕازی نەبێ ئەم پارێ نایە عین تۆ تەسەوەڕ کە مانگی ئەم پارەیە نەهات یعنی کۆمەڵی مەسلەی عێراق بێ لای کاتەوە ئەبێ بە وردی و هەرچەنە یعنی لەگەڵ ئەحداسی سووریا عێراق بە وردی هەرچەنە زەختی زۆر هەبوو حکوومەتی عێراق بە وردی مامەڵی کرد عەقلانە مامەڵی کرد هێش عێراق بچێتە بەشێک لەو لانی تونڕە هەبوو یان ویست لە عێراقەوە هێز بنیاردن بۆ سووریا و نەهێڵنەوانە بەڵام نا بە شێوەیەکی گشتی حکوومەتی عێراق عەقلانە تەعاملی کرد ئەبێ لەگەڵ ئەمەش عەقلانە تەعامل پێشبینیەکەی دۆلار بەرز ببێتەوە ئەنی تا حدێک سال لە معقولە نرخەکە وڵی من تەسەوڕەکەم دوای جێژن بڵێ دۆلار بەرز بێت چونکە ئێستا تۆزە پارەی عێراقی لە بازارە کەمە و تا ڕادێک تەهریبی دۆلار کۆنتترۆل کراوە ئەمریکەکان جگە لە مەسلەی حەشدی شعبی و گروپە توڕەوەکان کە ناوخۆیانەوە مەقاومە مەسلەی دۆلار بەجددی وەرەگرن تەهریبی دۆلار بە وەفدی عێراقیان وتووە کە دۆلاری عێراق گەیشتوتە رووسیا دۆلار لە عێراق عێراق ئەگەر دەوڵەت بێ ئەبی ئەمانە کۆنتترۆلکە لە ڕاستیە ئەبی ئەمانە کۆنتترۆلکە بۆ ئەوەی هەم بەشێک لەم هەڕەشە و گوڕەشانەی ئەمریکەکان کەم کاتەوە بۆ ئەوەی اقتصادێکی خۆشی بپارێزیێ و بەهای دینارژ بپارێزیێ چونکە یەکێک لە مەترسی هەرە گەورەکان هەرەسێنانی بەهای دینارە گەر خوا نەخواستە شتێ ڕووبداوە ترامپیش کەس تەسەوەری ناکە ینی ئەبێ چاوەڕێ هەموو شتێکی لێ بکەی ثابت نییە کارکەڕم بە بۆچوونی جەناب ینی هەڵبژار نەکرێ قۆناغەکان سستن سەبەب چییە؟ حکومەت ئەم دەورەی ئێمە ئەم پەرلەمانەی کە ئێسێمە پەرلەمان هارینتیاین 45 ڕۆژ پێش چەند قسەکە بینێت چێت تاوەکو سازام مۆزوع هەڵبژاردن لە عێراقا دوانەخراوە خۆ یەک شتەیە کاکسامان مەسەلەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە عێراق شتی واڕوونات بۆ بە سابقەیەکی دەستوری قانونیمانەیە محکمەی ئیتیحادی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانی هەڵوەشانەوە وانە ئێمە سابقەیەکی نە محکمەی ئیتیحادی ناتوانێت مخالفە ئەم قەراری خۆی بێبیانی مەسەلەن ئێمە ساڵێ 6 مانگ تەمەنی پەرلەمانمان درێژ کردەوە محکمەی ئیتیحادی قسە ناکە نەخێر محکمەی ئیتیحادی هەڵێ وەشێنێتەوە سابقەکەش نەبووە لە عێراق تەمەنی پەرلەمان درێژ کرێتەوە ئێمە ئەم پەرلەمانەی ئێمە ئەم خولەی ئێمە لە نۆی 2026 کۆتایی دێن ئێمە چونکە ئێمە نۆی 2022 سوێنی یاساییمان خواردووە 45 ڕۆژ پێش نۆی 2026 ئەبێ انتخابات کرابێ یعنی لانی کەم 11 انتخابات نەکرێت لە عێراقی تر انتخابات ناکرێت ئەبێ 11 انتخابات کرابێ بەڵام ئەو کاتەی کە بەو تەوقیتەی کە حکومەتی سوودانی مەسەلەن پەسەندی کردووە بەڕەسمی نایانی بە کۆمیسیۆنیان وتووە باسی 25 ئەکرێ پێنجی ئەی باشە قسەی لەسەر گۆڕانکاری یا هەمواری یاسای کۆمیسیۆنی شە بۆ هەڵبژاردن ئەوە بەڕێز مالکی و دەوڵەتی قانون تەفاومێکی سیاسیان لەگەڵ بەشێک لە سونەکانێ بە تایبەتی لەگەڵ تەقەدوم کەم قانونە بێنەوە پەرلەمان تعدیلیکەن لە بەرامبەر هەندێک ئەوانی ترانە نەخێر ئەم قانونە ببین بۆ پەرلەمان مەسلەی تعدیلکردن بکەینەوە زۆرە کێشیە پەرلەمانتاران و لایەنەکان داوای تعدیلی زۆر مادە و بڕگەی قانونەکەکەن بە ئاسانی بۆمان دەرناهێنری بەڵام بە ڕێزمالێکی و بەشێک لە سونەکان سورن لەسەرەوەم قانونە بێنەوە پەرلەمان دووسێ گۆڕانکاری بکەن طبعاً ئێمە وەکەزان ئێمە ساڵ یەکەمی پەرلەمان قانونەکەمان تعدیل کرد انتخاباتی داهاتووی پەرلەمانی عێراق گەر بەم یاسایە بکرێ هەموو پارێزگایەک بازنەیە یعنی سلێمانی انتخاباتی ڕابردوو 5 باز نەبوو ئێستا سلێمانی یەک بازنەیە هەولێرێک هەموو محافزە یەک بازنێت هەر لەسەر ئەوە یەک پرسیاریکەمە بێ سەکەر بیر نەچێت ئەم مۆزوعی سەرژمێریە هیچ گۆڕانکاریەکە لە زیادکردنی کورسیا
قورسە بن پێم وایە ئێسش زۆرە 329 زۆرە بە معدلی ئەمە 200 کەس لە پەرلەمانانی زۆرە بۆ کوردستان ناگەر بکرێ بۆ عێراق بکرێ بۆ کوردستانی بکرێت چونکە کورسانی کەم کردەوە محکەمە ئیتیحادی ئیکۆتاکانی کە لابرد ئێمە کاک سامان ئێستا ڕێیەکەیە کە ئەمە فەنی و قانونی با بڵێن تێبینی فەنی و قانونی نییە دافعی قانونی نییە فەنی بەشێک لە شیعەکان پێیان وایە سوودانی لە بەغاز وەری ئیشی کردووە ئەم جار تەحالفێکی گەورە دروستەکە سوودانی تەحالفێکی گەورە دروستەکە بەشێک لە ئیتاری تەنسیقی لەگەڵ یابن قیاداتی تەقلیدی ئیتاری تەنسیقی بەشێک لە پەرلەمانتارە سەربەخۆکان بەشێک لە قیاداتی جیلی دووەم و سێمی شیعەکان مەسەلەن لەگەڵ یابن گەنجەکان پێیان وایە سوودانی لە بەغدا ئەم جسر و خەدەمات و شتەی دروست کردووە دەنگی بەغدا بە دەنگی بەغا یەکلایەکاتەوە دووشێن لە عێراقا هاوکێشەی پەرلەمان یەکلاکەنەوە انتخابات بەسڕە بەغدا پێیان وایە بەڕێ سوودانی لە بەغدا دەنگی زۆرە باوە هاوکێشەکە بە قازانجی خۆ یەکلاکاتەوە بۆیانەوە چی بکەن یانەیە هەڵدەن عێراق ببنەوە بۆ سەر فەرەبازنەیەەکە بۆ نمونە یعنی بەڕێ سوودانی لە باتی ئەوەی لە هەموو محافظەی بەغدا دەنگ ببە مثلا بەغا بێتە 5 بازنە لێک بازنە دەنگ بە حەسریکەن ئێستا هاتوۆتە سەر ئەوەی 2 بازنە بەری کەرخ یعنی ئاوەکە بێتە بینی هەردوو بازنە کەرخ و ڕەسافە بنە 2 بازنە بۆی لانی کەم بەڕێز محەممەد شیع سوودانی کە ڕئیسی قایمەکەیە بێتە حالفەکە لێک بازنە دەنگ ببە هەموو دەنگەکە نەبە مثلا بۆ نمونە بەسڕە بکەنە 2 بازنە ئەسەعیدانی کە ڕئیسی قایمە بۆ محافظی ئێستا ئیشی کردووە خۆشەویستە لە ناوخۆکە یەک ڕەسافە بۆ نمونە بەغداکە بە 2 بەشەوە دەیکرد ئەتوانن ئەتوانن مەسەن چۆن سلێمانی لە جادەی سالمەوە بوو بە بازنەیەک بازنە یەک و لە جادەی سالمە بۆ شارباژێر بوو بە بازنەیەک لە سالمەوە بۆ قەراخ و عەربەتوان بوو بە بازنەیەک ماشەتوان بەو شێوەیە لێ بکەن مەرجێکی تریانیان لە قانونەکە داخڵی کەن دراجی کەن ئەوەی کە من منسڵبی تەنفیزی هەیە مثلا وەزیرە من وەزیرم خۆمەڵە بژێرمەوە بێ مثلا 2 مانگ بە لە حملەی انتخابات مستقالەکەم بدەم تەحبیەت کە مستقالەکەم دەم بۆی وەستەکەم خراپ بەکار نهێنم ئەمە شار بۆ بەرمەبەستیان سوودانیە بۆی واز لە سەر حکومەتی بێنێت چونکە تاکسامان لە ناو عەرەبە بەم هەموو دژایەتیکردنە تەسەوڕەکەی سوودانی جارێکە بێتەوە بەسەر لە ناو عەرەبە بەعام عێراق شەق و سەد و عەرەب و ئێمەش وەڵڵا ئەوەی منسبی بەدەست بێ بەرپرسیارەتی بێ خەڵدەنگێداتی ئەوانە یانەیە بە لە انتخاباتەوە نهێڵن لا من پێم وایە بەڕێ سوودانی دەنگە بە بەڵام بڵێ دەنگێکی یەکلاکەیە بە بتوانێت خۆی هەموو شتێ بکات نەخێر و بیرشمان نەچێ ئێمە بەڕێ سوودانی خۆی بە مەقدادا سەدر بە 74 کورسیەوە تەحبی کرد ڕۆیشتە دەرەوە و بەڕێ سوودانی بە یەک کورسیەوە کە هاوپەیمانەتی فەراتەینی هەبوو بە یەک کورسی بوو بە سەرۆکی حکومەت ئێستا و کابینەکانی ڕابردوو ئەگەر لە بیرتان بێ ئێمە مالکی نەوە چەند کورسیەنیان هێش بۆ جاری سێم وانە بوو 2014 حیدەر عەبادیان لە ڕێوە هێنایە کورسی هەبوو لەبەرەوە ئەم جارە قورسە بێ سەدر دێتەوە ئەم جارە دەنگەکان تەوزیع بێ سەدر دێتەوە 50 کورسیەک ببا بۆ نمونە مثلا ئێمە کورد 65 کورسیەکمانەیە کە ئەچینەوە ئیتاری تەنسیقی بەشەکەی تر 50 کورسیەک بند سوودانی مثلا باسی کازمیە کە نەچنە کازمی ئەو پێگە جەماوەرەی نییە کە بتوانێت دەنگی زۆر بە یعنی بە هەموو ئەگەریەکەوە کابینەی داهاتوش کابینێکی ئیتلافی بنکە فراوانە بێ هیچ کام لە سەرکردە سیاسیەکان هیچ کام لە هاوپەیمانەتیەکان فراکسیۆنەکان ناتوان بخوایان بە تەنیا حکومەت تشکیلکەن زۆر باش ئەگە بین و مۆزوعی یانێ باسی نەوتکەین هەرادەکردنەوەی نەوت یاریمی کوردستان بەکوێت گەیشت ئایا کۆمپانیەکان لەگەڵ وەزارەتی نەفتی عێراق هیچ ڕێکەوتنێکیان کردووە کەوەی باسییانە کرد خۆیان 1 ملیار دلار و 2 ملیارە گرنتی بۆ نمونە پێدانی ئەو پارەی کە دیاری کرا 1 من بیرم وڵای قەزەیەکی 2 میلیارە ئەم قەزەیە حکومەت دێرەم دوایەوەی کە ڕێکەوتنی کرد لەگەڵ عێراق و نەوت ڕادەسی سۆمۆ بکە بیفرۆشیە و دوای قەراری محکەمەی پاریز و محکەمەی ئیتیحادی و تعدیلی قانونی نەوت و قانونی بودجەکە ئێمە مادەی 12 کە پەیوەندی بە نەوتی هەرێمە بوو تعدیلمان کرد حکومەت دێرەم پێ وایە بێ کۆمپانیەکان بچن لەگەڵ عێراق ئەمە یەکلا بکەن چونکە ئیتر عێراق ئەمە فرۆشیە نەوتی هەرێمی کوردستانە فرۆشیە
تا ئێستا تا آخر کۆبنەوە کە ئێمە ئاگادار بووین نەگەشتونەتە ڕێکەوتن حکوومەتی عێراق اتحادی ناچێتە ژێرباری قەرزەکە 1 ملیار دۆلارەکە بەڵام لە نەتیجە ئەبێمە عیلاج بکرێ بۆ بێمە عیلاجکرێمە عیلاج نەکرێ چونکە هەموو ڕێگریەکانی بەردەم هەناردەی نەوتی هەرێمی کوردستان سیاسی قانونی فەنی هەمووی کۆتایی هاتکە ئەمریکا زۆر داواکە بۆچی ئەمریکا زۆر داواکە ئەمریکا لەبە قازانجی کۆمپانیەکانە قازانجی کۆمپانیەکانە بەشێکی و ئەمریکا ناوێت نەوتی هەرێمی کوردستان بەم لاولەلا بڕۆ ئەمریکا ئەوێ هەرێم و کوردستان حکوومەتی اتحادی لەگەڵ کوردستانە کێشەکانی چارەسەر بکە ئەو نەوتی هەرێمی کوردستان بەڕسمی بفرێشرێ باشە بۆ عێراقش بۆ ناوێ ئەمە چارەسەرکانی هەر خۆ لێرە بە قاچاق ئەفرۆشەوە بوو داهاتەکەشی ناگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق بەشێ زۆری لەمانە هاتە ژێرباری کە چارەسەر بکرێ ماوەتەوە سەر ئەم ملیار دۆلارای حکوومەتی عێراق چێتە ژێرباریانە چونکە من خۆم لە بەڕێ سوودانی بیستمە لە نزیکەوە ئەڵێ ئێمە دوو پڕۆسەبەوە هی ئێمەس کە سۆمۆ سەرپەرشتێکە لەگەڵی هەرێمی کوردستان نەسەنوتی ئەرز و ئاسمان فەرقێتی عەقدەکان فرۆشتنەکەی نازە هەمووی ئێستا ئێمەم ئەرز و ئاسمانگەمان ئەوە نزیک کردوێتەوە هاتۆتە سەر کرێ کۆمپانیەکان لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێک بکەون و زۆر گرنگە نەوتی هەرێمی کوردستان بڕوە و ئەشڕوا نەوتی هەرێمی باشە بۆ گرنگێت خواکە کاروان پێشتریش ینی بانگەشەیەوە ئەکرا کە نەوتی هەرێمی کوردستان بڕوا زۆربەی کێشە دارایی و ئابوووریەکانمان چارەسەرە بێت ئاکسامان ئێمەگەر ڕۆژانە 400,000 بەرمیل بدەین بە هەرێمی کوردستان سیکەڕە 400 چەندەکە ئێستا خۆمەش ناکرێت دەوتێت نانە ئەگەرەوە بدەین سیکەڕە 400 چەندەکە وانە حسابی زۆر تقریبا 9 ملیۆن بەرمیلەکە بەتەشی ئێ باشە 9 ملیۆن کەڕەت 70 دۆلاری وانە بەتەشی یعنی ئەو کاتە حەزەکەم بزانی حکوومەتی عێراق ناتوانێت منەت کا بەسەرمانە تقریبا ملیۆنە 200 بەرمیلەکە وانە حکوومەتی عێراق ناتوانێت منەت کا زۆر منەت کا بەسەرمانە تقریبا ئێمە مانگانە ئەو کاتە تقریبا 500 ملیار ئیلمانەیە داهاتی پارەی ئەفرۆشتنیە نەوتەیە یعنی ئەوەی کە حکوومەت عێراقی خاتە سەری کەەوەی حکوومەتی عێراقی خاتە سەری بمان 350 ملیارە کە 350 ملیارەکە خۆمان تقریبا ئەوە 50 ملیارە چەندێکی هینەدەی لە داهاتی نانەوتیە لەبەرەوە ئەمە قسەیەکی شەیە کاکەناڵێ ئەڵێ حکوومەتی عێراق ئەمە لە دەرەوە نافرۆشێ نانێرێتە دەرەوە بۆ فرۆش بۆ ناوخۆ بەکاری باشە بۆ ناوخۆ بەکاری هێنێ مەسەلەن جاران بەسەن سێ عێراق ڕۆژانە چەندێکە نێری ناقسیم 400,000 حکوومەتی هەرێمی کوردستانیەکە کە پێی بدا بەڵام لە نەتیجە تۆ نەوتێ دەیتیە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتێداتێ شەریکەکان نەو دەرەکەن و نەوتێ دەنیە و حکوومەتی عێراق با بڵێن ئەگەر جاران ئەگەر ڕۆژانە ملیۆنیە با بڵێن بەرمیلی هەناردە کردی بێ خۆی ئێستر 600 هەناردەکە بە 400ەکەی هەرێمەوە بێتە ملیۆنی وەمە تۆ نەوتە مەوەکو نەوت وەکو زیێر ڕواایە احتیاطی نەوتە مێنێ ڕاستی عێراق سلاکی ناوخۆی موچەمان بۆ چارەسەرەکە من پێم وایە ئەمە لانی کەم دەنگی ئێمە دلێرەکە بەرامبەر بە حکوومەتی اتحادی و حکوومەتی اتحادی ناڵێک کاکەوەر پارەتانە دەینیە و ئەو کات ئێمەش قاسەکەمان پڕەبێ ئەو کاتە ناچووکە پارەکە نایەتەوە هەزانم مە بەسمیانی شتێکمانەیە کە ئەڵێنەوە شتێکمانە بێت چونکە ئێستا لانی کەم پێتەڵێت چی ئەڵێ معقولە من 900 ملیارم بۆ نردوویە مانگە تۆ 50 ملیار مەدەیتی ئەو کاتە تۆڵی نەخێر من 500 ملیاری نەوتیشم پێداوی 50 ناخۆن بۆ نردوی 550 بۆ نردوی تۆ 300 دەخیتە سەری بوو زۆر تەسیراتی زۆرە بێ چۆن سپاس دەکەم وڵا شتێکی وام نەماوە ینی هیواداری بۆ خشتەی 2025 کە بیستمانە ئەمڕۆ بیستمانی هیوادارم ڕاست بێ 30,000 دەرەجەی وەزیفی تایە تەعینات ئێمە هەوڵ هەرێمی کوردستان شەگرێتەوە هەرێمی کوردستان بگرێتەوە چووکەیتر ئەبێ بۆ ڕێژەیە کە هەرێمی کوردستان قاقی هەرێمی کوردستانە بەڵام ئەم 30,000 بۆ خاوەنی بڕۆنامە باڵەکان دانراوە لە ماجسێر بەسەرەوە بۆ یەکەمەکانە و بۆ هەنیەوەی اختصاصی تایبەتە دکتۆرەکان بزیشکەکان ئەوانێ دەست خۆش بێ کاکاروان یاروەیس دانی پەرلەمانی عێراق لەسەر لیستی فراکسیۆنی نیشتمانی کوردستان زۆر سپاس بەخێربێت زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوە کۆستا بینەری بەرنامەی حاوکردار بەخواتان ئەسپێرم خاتان